تەچەی کاکەمان مێژووی دروستبوونی ناحەی تەچەی کاکەمەند ساڵی 2000 دروست بووە. تەچێ سەرەتا گوندێک بووە، بەڵام دوای پرۆسەی عێراق کە سنوورەکانی گواستەوە بۆ مەنتیقەی بازیان و تەچێ بەشێ لەو خزمانەی قەڵاتزیە و مەنتیقەی هاتنە ئێرە. بنکەیەکی خزمەتگوزاری لێرە هەبوو تا ساڵی 2000 دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بە ناحەیە. یەکەم سەرۆک شارەوانی مامۆستا عومەر بوو کە دەستبەکار بوو لێرە. شار گەشەی کرد وردە وردە بەرەو گەورەبوون ڕۆی. ئێستا ژمارەی گەڕەکەکانی زیاد لە 10 گەڕەکە، 10 گەڕێکی تایە کاری خزمەتگوزاریان بەشێکی تیا ئەنجام درراوە، بەڵام بەشێکی وەکو پێویست هەموو کارێکی خزمەتگوزاریان پێ نەگەی و بە تایبەتی وەکو قیر و شۆستە، بەڵام ئاوەڕێیان پێگەشتووە. ئیفرازی تازەشمان بەردەوامە لەبەرەوەی تەچێ جادەی سەرەکی سلێمانی کەرکووکە. گەشەی لە چاو هەندێک شارەوە زیاتر لە گەشەیە. ئێمە بە ڕۆژانە بەشی هونەریمان کە زەوی ئیتفاقکەین و ئیفرازەکەین، فەرمانمان زۆر بۆ دێ جێبەجێیەکەین. ئێستا گەڕەچێکمان بۆ دروست بووە، گەڕەشی کوردستان، زیندانی سیاسی کەمەندامی سەنگەر فەرمانبەرەمان هەموو زەویمان داوا پێن، بەڵام لە ئێستادا پرۆژەی خزمەتگوزاری دیانە، بەڵام داوامان کردووە، دەرخستەمان بۆ کردووە کە پرۆژەی خزمەتگوزاری بگەینە ئەو گەڕەکانە. ژمارەی دانیشتوانی 38,000 کەسی تیا ئەژێت لەگەڵ 6,750 ماڵ بە 22 گوندەوە. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی دانیشتوان وەکو ئاماژەم پێکرد لێرە لە گەشەیە. ئێمە 10 گەڕەکمانەیە. ئەم 10 گەڕەکە ئێستاوە بوو ناوچەی پیشەسازیمانێ. ناوچەی پیشەسازی زۆر خەڵک داوایە کرد کە ئێمە پیشەوەرەکان بگوازیێنەوە بۆیە. ئەمڕۆ کە دەست بەکار بوون بنۆی حەوت کۆمپانیا دەست بەکار بوو کە کاری خزمەتگوزاری تێ ئەنجامدا. داخوازیێکی زۆری خەڵک بوو بنەمایی بێزارکردن بۆ خەڵکیش و خۆشیان نامرتاح بوون کاری خزمەتگوزاریان تێ ئەنجام بدرێت و ئەوان ئەتوانین ئەو پیشەوەرانە ئێمە بگوازینەوە ئەو ساکە شار پاکتر دەبێت و لەو ژینگە پیسەی کە ئێستا تایەتی و ئەوانیش زیاتر ئاسوودا بن. ئێمە بەشەکانی شارەوانیمان بەشی هونەریمان بە بەردەوامی ڕاپەڕاندنی ئیش و کاری مۆڵەتی بینایە و هاو کارێکی خزمەتگوزاری کە مەسەڵ بڵێن بە تایبەتی ئێمە خواز لەسەرێتی لەسەر ئیشکردن و لەسەر کارگە ئەمانە ئێستا چەندین کارگە لە سنوورەکەمان لە ئیشکردنان، کارگەی خوێمان هەیە، کارگەی کەڵکیمان هەیە، کارگەی موبەردەمان هەیە، غەزانی غازمانێ. ئەمانە لە ناوچەی پیشەسازیان ڕۆژانە ئیشەیە. بەشی هونەری بەجگە لەمەش لە جیاکردنەوەی زەوی و لە مۆڵەت پێدانی بینا و لە کردن و فرۆشتی زەوی کە ڕوبەڕووی شارەوانی ئەبنەوە. ئێمە ئیشەکانیان بۆ ڕائەپەڕێنین. لە هەمان کاتیشدا ڕۆژانە مانگانە ئەوان لە گەورەبوونی شار ئیتفاقکردنی زەوی و کوژانەوەی زەوی و ئیفرازکردنی بەردەوامن بۆ ئەوەی ئەو چین و توێژانەی کە ڕوبەڕووی شارەوانیمان دەبنەوە فەرمانی وەزاریان هەیە. ئێمە تاکو ئەم چرکە ساتی ئەمڕۆ جەنابتان هاتوون زیاتر لە 450 بۆ 500 ئەمرمان لا بووە، هەموویمان جێبەجێ کردو ئەوە لەسەر دەستی بە تایبەتی بەشی هونەری و مڵکایەتی کە توانیوانە هەم دۆسیەکانیان ڕێک بخەن، هەم توانیشمانە مڵکەکانیان بۆ دابینکەن و بە شێوەیەکی یاسایانە بە تیر و پشک زەویان بدەینێ و پاشان مڵکەکانیان بۆ تۆمار بکرێت کە ئەوە حەقی خۆیانە. ئێستاش بەم بڕیارە تازەی کە بەڕێز ئەنجومەنی وەزیران دەری کردو وەزارەتی شارەوانیش و شارەوانەکانیش تەعمیمی کردووە کە دەست بکەین بە ئیفرازکردن و ئیتفاقکردن. ئێمە لەوەشە بەردەوامین و دانیشتمان لەگەڵ براج وتیارەکان کردووە و کە بۆی بتوانین ئەو زەویانەی کە نزیکن لە سنووری شارەوانیەوە بتوانین بیان کوژێنینەوە و قەرەبووی خاوەندەکانیان بکەین و حەقی خۆیان بدەین و ئەو ساکەژ ئێمە دەستکراوە بین. خاڵێکی تر سەبارەت بە پرۆژەی خزمەتگوزاری ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە بەڕاستی لەسەر بودجەی ناکۆکەکانە ئەوە لە 120 کراوە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا تەواو نەکراوە. ئەوە شۆستە و قیری گەڕەشی
ڕۆژهەڵات و ئاشتیە بەڵام تا ئێستا ئەو پرۆژەیە وەکو پێویست تەواو نەکراوە. پارێکی تر هەیە کە ئێمە لەسەر داهاتی خۆمان ئەم ساڵەکە لە 100% داهات پرۆژەیەکمان هەیە هی گەڕەشی هەرێم و ئاشتی ئەو ئێستاوە لە جێبەجێکردندایە و گەڕەکەی فرازی تازەیە خزمەتگوزاری نەبوو خزمەتگوزاریمان گەیاندوتێ ئینشاءڵڵا بە تەوابوونی ئەوانیش تۆزێک ئاسوودە ئەبن لە قوڕ و خۆڵ و خاشاک نەجاتیان ئەبێت. پرۆژەیەکی ترمانەیە ئەوەی کە لە 115 داهاتەویش ئێستا دەرخستەمان ئامادە کردو و ڕەزامەندی وەزارەتی شارەوانی دراوەتەوە بۆ گەڕەکی کوردستان کە ئێمە ئەتوانین ئەو پرۆژێش ئەگە جێبەجێکرا ئەبێتە ئەوەی کە بەشێ لە ئەرچی ئێمەیە کە جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە بجەکەمان بەو شێوەیە نییە و تۆزێک ئەم خەیرانی دارایش بۆتە ڕێگر لە بەردەم ئیش و کارەکانمان. سەبارەت بە هەموو بەشەکانی ئێمە بەشی زیادڕەوی بەڕاستی ڕۆژانە زۆر ماندووە بن تەماسمان لەگە خەڵکە هەیە ئێمە تیمێکمان هەیە تیمێکیانی گەڕەشی تەچەی کاکەمەندە ئەوەی تریشان تەچەی کاکە عەبدوڵڵا ڕۆژانە ئەم تیمانە ئێمە سەردانی ناو کۆڵان و شوێنەکانەکەن بۆی ئەگە هەر زیادڕەویەکە بوو سۆڵی ئاگادارکردنەوەیان ئەدەنێ و پاشان ئێمە یەکەی وحدە ئیداری ئاگادارەکەینەوە لەو زیادڕەویانە بۆ ئەوەی کاری یاسایی بەرامبەر هەر کەسێ بکە کە ئەنجامێدا. ئێمە سەبارەت بە سەوزکردن درێغیمان نەکردو و بە زوومی کامێرەکانتان ئێمە هەر لەم ساڵە دوو باخچەی گەورە دروستکراوە کە هەرچەندە لەسەر بودجەی شارەوانی نەبووە بەڵام دەوری برادرانی ئاسایش ڕۆژاوای تیا بووکە لەسەر بودجەی کارگەی خشتی ئاسۆ دروستکراوە نزیکەی بای 90 میلیۆن دینار بووە ڕووبەرەکەی نزیکەی 5,000 مەترە لە دەواازەی تەچێ بەڕێی ئاغزەدەرا هەمووی سەوز کراوە و هاوڵاتیان ئەتوانن سودمەند بن لێ. سەبارەت بەو گیر و گرفتانەی کە هەشمانە ئێمە بەڕاستیەکەی شارەکەمان وەکو ئاماژەمان پێدا پێویستە هەم لە ڕووی بودجەوە هەم لە ڕووی پێشینەکانمانەوە پێداچوونەوەیکی بۆ پێ لەبەر ئێمە شارکە وەکوتم لە گەورە بوونەکە لە گەورە بوون بوو کاری خزمەتگوزاری ئەبێ زوو بۆ ئەنجام بدرێ و پرۆژەی تازەی تیا ئەنجام بدرێت. گرفتی تریشمانەیە ئێمە گرفتەکانمان بەڕاستی ئەوە کە نووسراومان ئاڕاستی شارەوانەکانیش کردو ئەوانش ئاڕاستی وزارەت کردووە بۆ نمونە خەڵکمان لێ خانە نشین ئەبێت لەسەر ئامێرێکە یان لە شوێنێکی حەساسایە ئێمە گرێبەستمانەیە ئەو گرێبەستانە ناتوانن ناو نیشانەکانیان بگۆڕدرێت. بۆ نمونە ئێمە خەریجێکی مەهەدمان هەیە باخەوانمان هەیە باخەوانەکە موچەکەی 400,000 خۆی خەریجی مەهەدە بەڵام ئەمانەوێت ناو نیشانەکەی بگۆڕن بۆی بتوانین کاری خزمەتگوزاری پێ ئەنجام دێن. زۆر جار نووسراومان کردو ئەم ناو نیشان گۆڕینە بۆ ئێمە گرفتە لەبەرەوەی ئێمە مەوسومی ئێستا حالیان مەوسومی داراودانە من بەشێ لە شۆفێرەکانمان بە پێی یاسا ئێمە ناچار بووینە تەنها مۆڵەتی شۆفێری هەیە بەڵام ناونیشانەکەی شۆفێر نییە یعنی گۆڕنی ناونیشانێک پێم وابێ بودجەی تێناچێ هیچی تێناچێ پێویستە دەسەڵات بدرێت هیچ نەبێ بە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان بۆی بتوانن ئەو کێشانەمان بۆ هەلکەن و ئێمە لە میلاکاتیش بەڕاستی وەکوتم نەقسمان زۆرە لەبەرەوەی شارەکە گەورە هەم لە مهندیس هەم لە ڕووپێ و لە بەشی یاسایی ئەمانە پێویستە خەڵک دابمەزرێنرێ بۆ ئەوی ئێمە بتوانین ڕۆژانە کاری خزمەتگوزاری کە ڕوبەڕوومانە بێتەوە ینی شار هەیە لەوانەیە بڵێم لە ڕۆژەکە 5 کەس هاتوچۆی ناکا بەڵام ئێمە بە بەردەوامی کە دەوامەکرێتەوە هەتاکو سعادێک و دوو بە بەردەوامی خەڵک دێت ئیش و کاری هەیە و گۆڕینی بینایی هەیە و جیاکردنەوەی هەیە و کێشەی هەیە و مەعاناتی هەیە و پرۆژە هەیە ئەمەش پێویستی بە تیمە بەڕاستەکەی پێویستە دەسەڵات بدرێ بە شارەوانەکان بۆ هەر هیچ نەبێت ناونیشان گۆڕین لە فەرمانبەری گرێ بەسا بتوانین بۆ ئێمە ئیشەکانمانە ڕاپەڕێنین. کۆمپانیایی یازۆ کە تازە دەست بەکار بووە ئێمە سەرەتایانە کۆمپانیەکە ئێستا لە ئیش و کارە خراپ نین زۆر باشن هیوادارین تیمەکانیان زیاتر بێچووکی ئێمە کێشەیەکەمانەیە ئێمە کارگەیەکی ڕیسایکلینمانەیە ئەو کارگەی ڕیسایکلینە ئێستا لە سنووری ئێمە ڕاوەستاوە لە 170 پرۆژەکە تەواو بووە بەداخەوە ئەگەر ئێستا
تەمیل بکرانایە ئەو پرۆژێ تەواو بواە ئەم کارگە ریسایکلینە هەموو سنووری لە دوکانەوە تا گەیشتە قەرەنجیر ئیسفادەی لێ کرد ئێستا تەنها ڕۆژانە ئەهێنرێ لە سنووری ئێمە کۆمپانیا دفنیەکە لەوانەیە بڵێم ماوەی چەند ساڵێکیکەی کە ئەو زەویش نامێنێ ئەو قۆڵ و خاشاکە دفنکە هیچ نەکرێت ئەو پرۆژەیە زیندوو کرێتەوە بۆ ئەوەی لە ئەو خۆڵ و خاشاک و ئەو پاژماوەی کارگەکان و شوێنەکان ئێمە بتوانین لەڕێ ئەو ریسایکلینەوە ئەو پیسانە لا بدرێت بۆ ئەوەی کە بتواندرێت خەڵک ئاسوودە بێت چونکی بەڕاستی ئێستا ڕۆژانە ئاگر لە شوێنانە بەرەدرێت و بە تایبەتی لە سنووری ئێمە لەسەر جادەی ڕئیسیە ئەمە بۆ خۆی گرفتێکە بۆ شارەوانی و ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە بۆیە داواکارین لە بەڕێز شارەوانیەکان بتوانێت لە ڕێی وەزارەتەوە بودجە دابین کرێت چونکی ئەو پرۆژەیە ئەگەر ئەوها بمێنێتەوە ئێستا لە سەتا هەفتایی تەواو بووە چەند ساڵێککە بمێنێتەوە لەوانەیە بڵێم خەڵک شتی لێ باوشتی لێ ئەبرێ وردە وردە پرۆژەکە بە خراپتر وێران ئەبێ ئەوسا ڕەنگە عیلاجیشی گرانتر بێت چۆ ئێمە بەڕاستی شارەوانێکی پلەدوین پێویستیمان بە بنکەی پۆلیس هەیە کە ئێمە پۆلیسی شارەوانیمان هەبێ چونکی ئێمە لە ڕاپەڕاندنی ئیش و کارەکانمان زۆر جار لەگە خەڵکی خراپ لە ناو دایرەکەمان گرفتمان بۆ دروستە بێت و تووشی کێشەی کۆمەڵایەتی بن ئەگەر پۆلیسی زۆر بەسا بۆ نمونە لە سنووری قەزای چەمچەماڵ بەس چەمچەماڵ پۆلیسی هەیە شارەوانی پلەدووەکان بە تایبەتی شۆڕشتەشی ئەمانە کە ئێمە ڕۆژانە تەماسمان لەگە خەڵکایە پێویستیمان بە پۆلیسی شارەوانی هەیە ئەوە حەقا ئیشی لەسەر بکرێت بۆی ئێمە بتوانین هەم ئەو تەجاوزانەشی کە ئەنجامە درێتا ئێمە بۆ نمونە پسوڵەیە دێنێ و نووسراوەکەین بۆ ناهێ و ئەتوانین ئەو سا پۆلیسی خۆمان بجوڵێنین و بتوانین بە زووترین کات زاڵبین بەسەر هەموو ئەو کۆسپانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە زۆر سپاسانەکەین. من ئاسۆمەولود حەمید دەپسایی بەشی باخچەکانی شارەوانی سەرۆکاتی شارەوانی تەچیە ئێمە لە سنووری شارەوانیەکەمان زیاتر لە 10 باخچەمان هەیە بەڵام باخچەکانمان زیاتر بڵێن دارن تقریبا 6 باخچەیان چیمەنی تایە سەرچاوی ئاودانمان تەنکەرە زایدەن ئەو بۆڕیانی کە لەگەڵ خەتی ماڵانە ڕاکێشاوە بەڵام ئەوانە زۆر ئیدامەمان ناکە مەجبورین بە تەنکەر ئاودەین شەمایەکی ئەومانەیە سەرچاوەکی ئاوی کارێزمانەیە کانی گەورە لەوە ئەهێنین بە تەنکەر ئاوەدەین وەکو میلاکات وەڵاهی ئێمە لە بەشی باخچەکان 4 مۆزەفین ئەم 4 مۆزەفە من مرشیدی زراعیم یەک ئەندازیاری کشتتوکاڵی و 2 چاودێرمانەیە لەگەڵ ئەمانەیە ئیشەکانمان ڕاپەڕێنین چلکرێکارمان هەیە وەکو میلاکاتمان کەمە بە حکومیەوەی ئێمە جەزرەی وەسەتیمان زۆرە 2 جەزرەی وەسەتی گەورەمانەیە جەزر وەسەتەکانی یشکیان تقریبا 4 کیلۆمەترە بە پانایی 12 متر یەکێکیان کیلۆمەتری زیاترە بە 12 متر عینە پانە بەڵام هەندەسینێن زۆر چاندینەکانیان بەڵام ئیدامەمان داون زۆری دارەکانیشمان ئێستاکە زۆربەی زۆری قەڵەم تۆز و سنۆبەرن هیچ جەزرە وەسەتەکان باخچەکانیش گۆڕانکاریمان پێهێناوە و ئەو دارانەی کە ئێمە بڵین ئەیچێنین ڕێژەیەکی زۆر کەمی ئەکڕین بە حکومی ویسا لە قەیرانێکی داراییان پارە و ئیداریاتی دارایی کەمە ئەوەی هەمانە بڵین وەری بگرین لە شەتڵگا حکومیەکان بڕێک وەرەگرین ساڵانە بەڵام شەتڵگەیەکیشمانەیە لە شەتڵگەش ئینتاجێ باشمانەیە ئێستا ئەم ساڵ ڕێژێکی باش تومان ئینتاج کردووە و بەردەوامیش گوڵە وەرزەکە گوڵەکانمان هەیە و گوڵە باخ و ڕۆزماریا و لاڤەندەر و ئەمانە هەموو ئینتاجی خۆمانە ئەمانە نائیکڕین نەوەری ئەگرین ئەمانە ئینتاجی خۆمانە و بە سنووری شارەوانیە ئەوەی بێتیش نەماگەڕاندوێتەوە ینی هاوکاری باشی خەڵکیشمان کردووە لەوەی لە پێدانی نەمام و گوڵە سەبارەت بە ئاودانی کۆمپانیای ئانزۆ ئێمە ئەوەی عایدی ئەوان بێت تەنکەرێکمانەیە و بەرنامەی ئاودانمانەیە ئاودانەکەش بەپی بەرنامە ڕوا باش زۆریش گونجاوە بەڵام ئەوەی عایدی کۆمپانیای ئانزۆیە زۆربەی زۆری دارن هیچ کەسێکیشمانەیە تەنکەرێکی 5,000 لیتری ئەوانیان هەیە و بەپی بەرنامەکە ئەڕوات ئێمە لەم بەشە کۆی ئامێرەکان لە بریتین لە 11 ئامێر بریتین لە 11 ئامێر 2 تەنکەرمان هەیە ئەم 2 تەنکەرە ڕۆژانە لە کانی گەورەوانێ
شەمعەیەکمانەیە لەسەر بودجەی سەرۆکای شارەوانی تێکە بنیادنراوە و دروستکراوە ڕۆژانە لەم شەمعەیەوە ئەو ئەگوازنەوە بۆ باخچەکانی سنووری شارەوانی و ئەو ئەدەن ئەم تەنکەرانە گاز و سوتەمەنی و هەموو شتێکیان لەسەر پێشینەی بەردەوامی ماگانەی شارەواریمانە لە بەیانیەوە تا ئێوارە ئەم تەنکەرانە ئاوەدەن سەبارەت بە ئامێرەکانی تر گڵاوەیەکمانەیە ئەم گڵاوێش کاری خزمەتگوزاری و ئەوان ئەنجامەدا لە سنووری شارەوانیمان و بگرە سنووری شارەوانەکانی تریش هەندێک پێویستکە داواکەن بە نووسرا و مامۆستا برایم بۆیان ئەنێرێت شۆفڵێکیشمان هەیە ئەم شۆفڵەش بە هەمان شێوە کاری خزمەتگوزاری و کاری زیادە ڕۆی و لابردنی زیادە ڕۆی ئەوانە لە سنووری شارەوانیمان لا ئەبات و بە تایبەتی لە وەرزی زستانە لە وەرزی لافە و زستانە زۆر پێویستمان بەم شۆفڵەوە ئەم شۆفڵە بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەڕێوەبەری کارەکانمانە و زۆر سوودمان لێ بینیوە.